بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵ ئەزانم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە بۆ باسکردن لە بابەتە ئابوووریەکانی ڕۆژ هەروە قسە و باسکردن لەسەر تەوەرێکی گرنگی پەیوەست بە کۆمەڵگە پەیوەست بە ژێرخانی ئابووری کۆمەڵگە ئەویش قسە و باس دەکەین لەبارەی بودجەی نمونەی مانگانەی خێزان کە بێگومان پێکاتەی ئابووری خێزان یەکێکە لەو پێکاتانی کە یەکێکە لەو بابەت و خاڵبەندیانی کە هەمیشە لە چوارچێوەی خێزانە نقطەی ئەساسیە بۆ مانەوە هەم بۆ لێکترازانی خێزان ئابووری ڕۆڵی گرنگە بینێ لەوەی کە خێزانەکە بە چه ئاڕاستەیەکە ژیان بگوزەرێن و بە چه ئاڕاستەیەکیشە پێچەوانەی گوزەرانی ژیانی خۆیان بەڕێ بکەن هەڵبەتە ئەبێ خێزان نمونەی بچووکی کۆمەڵگەیە ئەبێ پلانی هەبێ ئەبێ تەختیتی هەبێ ئەبێ بزانێت چۆن ئەو بودجەی دێتە بەردەستی بە ڕێکارێک بەدەستی بێنێت و بە ڕێکارێکی دروستتر خەرجی بکات هەڵبەتە لەو چوارچێوەشدا دوو کەسی ئەساسی لە ناو خێزانە ڕۆڵی کاریگەر و پەروەردەش بۆ نەوەکانیان ڕۆڵیانە بێ ئەویش دوو هاوسەرن کە لە خێزانە پیانتێت دایک و باوک دەبێت لە دووری چاوی مناڵەکانی شانەوە بودجەی خێزان تەشکیل نەکەن هەمیشە هەوڵ بدەن هەموو ساڵێک بەشداری خانەوادەی خۆیان لە کۆی گشتی بودجەکەدا بۆ ساڵە بەشداری پێ بکەن هەروەها بودجەی مانگانەشان لە چوارچێوەی پلانێکی گشتگیری خانەوادەییدا نەک بە بڕیارێکی تاگلایانەی باوک بڕیار لەسەر بودجەکە بدرێت و ئەو کاتە بێگومان ئاڕاستەی جیاواز لە خۆ ناکرێت بۆی هەیە غەڵەت لە سەرفکردن و بەدەستێنانی بودجە و سامانەکەدا بەدی بێت ئێمە بێگومان فۆکەس دەکەین لەسەر ئەو چوارچێوە گشتی کە ئێستا لە ناو خێزانی کوردیدا بێگومان لەو پارەی کە بەدەستیێنێ فۆکەس دەکەینە سەر خودی ئەو پارەیە کە بودجەیەکی مانگانە ئەی خەمڵێنین بە نزیک بە ملیۆن یاخود ملیۆن لە خێزانە وەکو سامپڵێک وەری دەگرین دەبێت خێزان لە بودجەیەکی مانگانەی خۆیدا چۆن خەرجیەکانی بکە و چۆن بتوانێت ئەم خەرجیانە زۆرتر نەبێت لەو سامانەی کە بەدەستی هێناوە من هیچی تر کات بە پێشەکەم و ناکشم لەگەڵ زۆر بەڕێز ئەحمەد مەحموود پسپۆڕی ئابووری قسە و باسی زیاتر لەو بارەوەکەین مامۆستا ئەحمەد سواز بۆ ئامادەبوونتان سواز بۆ ئێوەش مامۆستا ئەحمەد ئەمەوێت زۆرتر قسە لەسەرەوە بکەین کە خێزان وەکو پێکاتێکی بچووکراوەی ناو کۆمەڵگا پێویستە تەختیت و پلانی هەبێ یاخۆت پێویست بەمە ناکات ئیتر مەسروفاتی ڕۆژانە و مانگانەی خێزان خۆی دیارە ئیتر خۆی بەڕێکرێ بێگومان سەرەتا سڵاو لە بینەرانی خۆشەویستیش کە ئێستا بە دیارمانەوە دانیشتوون گفتوگۆ لەسەر بابەتێکی هەرە گرنگی وەکو ئابووری و بودجەی خێزان قسە و باسی زۆر هەڵەگرێت هیوادارم بتوانین لەم چەند کاتەی بەدەست ئێمەوەیە کۆمەڵێ لێکۆڵینەوە و توێژینەوە کە لەو بوارە ئەنجام دراوە کۆمەڵێ زانیاری سوود بەخش بە بینەران بەخشین خێزان وەکو یەکەیەکی کۆمەڵایەتی زۆربەی کات سەیرەکرێت کە دایک باوک خێزان پەروەردە ئەمانە ئاڕاستاکا و پەیوەندی خێزانەکان و پەیوەندەکان لەگەڵ خوشک و برا و پور و خاڵ و مام بەڵام بە دیوێشی ترا خێزان خۆی بۆی ئەمانە بەڕێکات پێویستی بە بودجە و بە دارایی و بە داهات هەیە هیچ خێزانێک بەبێ داهات دروست نابێت هەموو هاوسەرگیریەک ئەگەر سەرەتا لایەنی داهاتی خێزانەکە مسۆگەر نەکرابێت ئەو هاوسەرگیری ئەنجامەکەی بەرەو هەڵوەشان و بەرەو کۆتایی هێنان و وەستانە ڕوات خێزان بەڕاستی وا بۆیە ڕوانێت لە وجهە نەزەر یان لە تێڕوانینی ئابووریەوە کە یەکەیەکی ئابووری بچووکە یەکە ئابووری بچووکەکان کە خێزانەکانن ئابووری کۆمەڵگە پێگەێنن یەکە ئابووری بچووکەکە کە خێزانە بێگومان هەردوو هاوسەر لە بازاڕی کارە بەیەکەوە کارەکەن یا یەشێکیان تاگلایەنە کارەکا و هەموو داهاتی ئەم تاکە بۆ خێزانەکە دوایی خەرجەکرێتەوە
دوایی پێداویستەکان ئەم خێزانە لێەوە دابی نەکرێت بێگومان پێویستی بۆ هەیە کە حەکیمانە کە بە وشیارانە کە بە شێوەیەکی وشیارانە مامەڵەی لەگەڵ بکرێت ئەم داهاتە چۆن مامەڵەی پێوەگرێت چۆن هەڵە سوڕێنرێت چۆن خۆشببختی و بەختەوەری بوو ئەم خێزانە دابی نەکات بێگومان پرسیارەکەی تۆ لە شوێنی خۆیەتی پێویستی بە نەخشە و بە پلان و بە لێکتێگەیشتن و بە پلاندانان هەیە کە ماغانە داهاتەکەیت ماغانە پلاندانێن ساڵانە داهاتەکەیت پلانەکەمان ساڵانە بێت داهاتەکەمان هەفتانەیە پلانەکە ئێمەش هەفتانە بۆ ئەو داهاتە ڕێک بخرێت ئەرکی کێیە هەڵسێ بەوەی کە ئێستا ئێمە لە چوارچەوەی بەڕێوەبردننی حکومڕانیدا شوێنێکمانە پێوتێ وەزارەتی پلاندانان پلان بۆ پلانی کورتخانی هەیە بۆ حکوومەت و پلانی درێژخانیشی هەیە بۆ کۆی گشتی دەوڵەتەکە ئەمێ بزانم ئەوە ئەرکی شەیە بێ پلاندا بنێت و ئەم پلانە شێ تیادا بەشدار بکات بێگومان وشیاری کۆمەڵایەتی لەکووە سەرچاواگرێت لەو باگراوەندە کەلتوریەی کە کۆمەڵگە هەیەی زائیدەن بواری پەروەردە چۆن هانی پەروەردەکردنی نەوەکانی تازەیاوە چی هێناوەتە ناو کۆمەڵگەوە توانیوێتی لە ئاستی گۆڕانکاریە دنیاییەکان گۆڕانکاریە جیهانەکانە وشیاریش بۆ تاکەکان ئامادە بکات وەزارەتی پلاندانان پلان بۆ حکوومەتێک دانێت مافی خۆیەتی باشترین پلان دابنێت جاری باش هەیە ناتوانێت و پلانە دابنێت شکستێنێت بەڵام وشیاری کۆمەڵگە بۆ ئەوەی کە تاکەکان خێزانەکان هاوسەرەکان شەریکەکان بەیەکەوە پلانی باش دابنێن بەڕاستی ئەمەیان وەزارەتی پەروەردە پێویستە لە منهەج و بەرنامەکانی خۆیان پیاچوونەوە بکات هەوڵبات ئەو تاکەی پەروەردەیە کات توانای نەخشە و پلاندانانیشی هەبێت تاچێک نەبێت خۆی باتە دەستقەدەر تاچێک نەبێت بیر لەوە بکاتەوە ژیان خۆی ڕوا ژیان خۆی ناڕوا بەڕاستی ژیان ئەگەر وازی لێبێنی خۆی بڕوا خۆی ئەو گەێنێتە قەیران لەبەرەوەی دنیا پڕە لە قەیران مۆزوعی قەیرانیش هەر ئەوە نیە قەیرانەکە ئابوووریە ئێمە ڕاستە ئەم چەند ساڵی ڕابردوو دەست و پەنجەمان لەگەڵ قەیرانی ئابووری و قەیرانی داراییە نەرم کردووە بەڵام قەیران ئەو ئێستا لە تەنیشتمانەوەی لافاوە کارەساتی سروشتیە قەیران هەیە وشکە ساڵیە قەیرانی وامان بەسەر بردو ئێمە گەر بچینە بواری ئەوە قەیرانەکان چۆنە و لە مێژووا چۆن بووە ئابووری لێکدانەوەی چۆنی بۆ ئەم قەیرانانە کردووە ئەوەش بابەتێکە ئەکرێ قسەی لەسەر بکەین ئەگەر پێت خۆشەیە ساسینەوە بوارەوە قسە لەسەر مێژووی قەیرانەکانی ڕاستە زۆر باشە لە کاتی دروستبوونی قەیرانە ڕۆڵی ئەساسی لە ناو خێزانە لە ناو بودجێکی کورتکراوەی ملیۆنیدا خێزان چۆن بتوانێت پلانی پێشوەختەی پێویستە یاخود لە کاتی بوونی و دروستبوونی قەیرانەکانە بێ خێزانەکە پلانی سەریعدا بنێت ئەم گفتوگۆی بە تەنها من و تۆ نییە گفتوگۆی ئێمە نییە لە کۆمەڵگەی کوردی گفتوگۆی زۆر لە کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکان و پێش ئێمەش گفتوگۆی دوورودرێژی کۆمەڵگە ڕۆژئاوایەکان بووە ئەگەر خێزان ئەگەر کۆمەڵگەی ڕۆژئاوایی شێوەیەک لە تەنزیم و مؤسساتی تیابێت لە بەروی پێشوەختە ئەم گفتوگۆیە کراوە بۆیە کاتی خۆیەتی کە ئەم گفتوگۆیە بۆ گۆڕانکاری بێتە ناو کۆمەڵگەی ئێمەشەوە بە وردی قسە لەسەرم بابەتە بکرێت کەناڵەکانی ڕاگەیاندن وەزارەتی پەروەردە لایەنی پەیوەندیدار ئەو کەسانەی کە خواستیانە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی پڕ لە سلم و ئاسایش و تەبایی خێزانەکان بێت کۆمەڵگەیەک بێت بەرگی قەیرانەکان بگرێت ئەبێ ئەم گفتوگۆیە بسازێنین بەڕاستی ئەجا خێزانێک داهاتێکی ملیۆنی هەیە یان کەمتر لە ملیۆنی هەیە یان زیاتر لە ملیۆنی هەیە یعنی حاڵەتێکی مامناوەند لە خێزانەکان نە زۆر هەژاری نە زۆر دەوڵەمەنیش ئەم خێزانە کە بودجەیەکی وایەتە ناو خێزانەکەیەوە و ڕەنگە لە 5 کەس 4 کەس خێزانێکی مامناوەندیش بێت ئەم خێزانە بەڕاستی ئەبێ بزانێت چۆن ئەم داهاتە خاتە خزمەتی خۆشببختی و خۆشگوزەرانی خۆیەوە بۆ ئێستا بۆ ئایندە بۆ ڕۆژگارێک کە سەختە ڕەنگە لەم ڕۆژە نەچێت ئەو ڕۆژگارە سەختە ڕەنگە هۆکار زۆر بێ بۆ هاتنە ئارایی وەکو پێشتر ئێشتا ئاماژەم پێکرد ڕۆژگارە سەختەکان ئێمە ئەگەر لە مێژووا بیهێنینەوە هۆکارەکەی سروشتە یان هۆکارەکەی ڕووداوی سیاسی و سەربازی و مرۆڤ خۆیەتی هۆکارەکەی هەر شتێ بێ قەیران بە بەردەوام هەیە سیستەمی سەرمایەداری کە ئەمڕۆ لە جیهانە باڵا دەسە
هەر خۆی سیستەمێکە سیستەمی هەڵکشان و داکشانە سیستەمی قەیرانەکانە هەموو 10 ساڵ جارێک هەموو 12 ساڵ جارێک هەموو دەورانێکی ئابووری ئەم بابەتە وەکو زانستی ئابووری بە شێوە سادەکەی لە قۆناغی ئامادەیی بۆ خوێندکارانیش باسەکرێ بەڵام لەبەرەوەی خوێندن بۆ نمرە و بۆ دەرچوونە نەبووە بەشە لە پەروەردە نەچۆتە ناو هزری ناو وشیاری ئەم خوێندکارەوە کە ئەمە سبێنێ لە ژیانی ڕۆژانەیە سوودی لێبینێ ئەژینە قەیرانەکان قەیرانی بەردەوام و دووبارە ئەبنەوە و ئەگەر ئێمە ڕۆژێک لە خۆشیار ژیان مانای وانی ئەم خۆشی تاسەر بەردەوامە ئەگەر ڕۆژێکی ژاتینە قەیران و هەرمانای وانی ئەم قەیرانە تاسەر بەردەوامە دنیا لەبەر چاومان تاریک خۆ ئامادەکردنە نەخشە و پلاندانانە داهاتی ملیۆنێک کەم نییە داهاتی ملیۆنێک خێزان ژن و پیاو وەکو دوو شەریک لەم یەکە ئابووریەیە دوو شەریکی ڕاستەقینە دانیشن مناڵەکان ئاگادارن ئێمە ئەمە داهاتی ماکەمانە خەرجی ئەساسیەکان کە هیچ خۆلایەن لێنی ئاوە کارەبایە خۆراکە سەرچیەکانە ئەمانە بەشی خۆیەتی ئێستا ئەو خەرجێ زیادانەی کە دروستیشە بێ مۆبایلەکانمان ئەنتەرنێتەکانمان ئەمانەشی هاتوتە پاڵ هەنێجار کرێخانووی لێ دەرەکرێ ئەمانە ئەساسین بڕێگەمێنێتەوە ئەم بڕێکە لێمێتۆ چی لەکەین داواکاری مناڵ جێبەجێکەی داواکاری ژن جێبەجێکەی داواکاری گەشت و گوزار جێبەجێکەی داواکاری پیاو جێبەجێکەی چۆن ڕێکەوی لەسەر ئەمە پێویستی بە ڕێکەوتنە پێویستی بۆ هەیە کە بە ژیرانە بە عاقلانە مەرج نییە ئەوەی کە ماویشەتەوە هەمووی تەرخان بکرێ بۆ چاولێکەری و بۆ ئەو بوارانەی کە کۆمپانیاکانی بازرگانی و کۆمپانیاکانی بازار عەرزی مغری و شێوازی ڕاکێشان و لە خشتە بردن و هەنێ جار کاڵایەکەت پێفرۆشن هەتا ئەگاتە دەستی تۆ پێ دوایە ئەمە باشترین کاڵایە کە ئەگاتە دەست بۆ دەرەکەوێت کە لە خشتە براوی ئەو مافی خۆیەتی ڕیکلامەکات مافی خۆیەتی بیرکردنەوە بۆ چوونی تۆی خوێنەوەتەوە ئەزانێت چۆن ڕاوکێشێ بەڵام تۆش ئەبێ کەسێکی وشیار بیت بەرگەگری و هەبێت نابێت بەم شێوازە ڕاکێشان و ڕیکلام و قسە جوان و وێنە جوانانە تێبکەویت ئەبێت تۆ بزانی سنووری بودجەکە و سنووری داهاتەکە و چەنی بۆ شتە لە پێشینەکان ڕۆشتە و چەنیشی پێویستە بۆ خۆشگوزارانی چەنیشی پێویستە پاشەکەوت بکەیت ینی ئێمە یەکێ لەو شتانی کە با بڵێن کەم و کوڕی گەورەی لە ژیانمانە پاشەکەوت نەکردنە لە ذاتی پاشەکەوتکردن ئەچین خۆمان قەرزاربارەکەین لەژێر قەرزی قیست و ئەو بەشانەی کە شتی ڕەفاهی و شتی زیادە و شتی ناوماڵمان پێێناوە لێکۆڵینەوە زۆر ئەنجام درراوە بەڕاستی لە کۆمەلگە ڕۆژهڵاتەکان یەکێ لەو کۆمەلگانەی یەکێ لەو ڕاپرسیانەی کە لە جززیرەنێت تا من لەم ڕۆژانە بەڕاستی کەوتە بەرچاوم و سەرنج ڕاکێشام لە ماوەی یەک ڕۆژا 2600 کەسیان خسوتە بەرپرسیارێک کە ئایا باشترین لایەن لە ژن و مێردا کامیانن بۆ بەڕێوەبردنی بودجەی ماڵ و خێزان ژنەکەیە یان پیاوەکەیە طبعا ئێمە کۆمەڵگەیەکی ڕۆژهەڵاتین کۆمەڵگەیەکین تا ئێسش کللتوری پیاوسارانی زاڵە لەم ڕاپرسەیە لە 159 دەنگیان ناو بۆی پیاو باشتر ماڵ بەڕێوە لە واقعی شاوانیە ماوەسە لە 141 دەنگیان ناوە بۆی کە ژنان ماڵ باشتر ماڵ بەڕێوە بن ئەمە ڕاپرسیەکە یعنی ڕایەکە ڕەنگە ئەم ڕایە هەنێ جار بیرکردنەوەی لە پاڵان نەبوو بێت ڕەنگە هەنێ جار تەجروبەی لە پاڵان نەبوو بێت بەڵام لە دوای ئەم ڕاپرسیە تەبان کۆمەڵێ بیرروڕا و کۆمنت و سەرنجی هاوڵاتیان ئەوانەی بەشداریان کردووە قسەی جوانی تایە لەو قسانەیە هەیە دیفاع لە پیاوەکە پیاو بەهێزترە و پیاو بەتواناترە و پیاو خۆڕاگرترە و پیاو عاتفی نییە و باشە بەڵام هەنێکی کەش پیان وە بۆ نەخێر ژن لەبەرەوەی ئاگای لە خەرجی ماڵە ئاگای لە هەموو وردەکاریەکانی ناو ماڵە ئاگای لەوەیە کە پێویستێ یەک لە دوای یەکەکان لە ناو ماڵە چییە سەر هەڵەیات ژن لێ هاتووترە بۆ ئیدارەدانی ماڵ لە بینی ئەوەی کە پیاو لێ هاتووترە و ژن لێ هاتووترێ ئێمە ناچینە ئەو جێژراوە کۆمنت زۆرە قسە زۆرە سوحبەت زۆرە نوکتەی زۆر لەسرە یەکێ لە قسە خۆشەکانەوەیە یەکێک نووسی بووی وەڵام من دەمێکە کلیل و ئیدارە و هەموو شتێکی ماڵەکەم تەسلیمی خێزانەکەم کردووە بۆ خۆم ڕاحەت سەرم پاڵم لێیاوەتەوە ئەمە یەکێکە لە کۆم بەڵام قسەی توێژەران و قسەی پسپۆڕان و قسەی ئابووری ناسان وایە کە ئەم دوو لایەنە ژن و مێرد هەردوو هاوسەر شەریکن
ئەم شەریکایەتیش هەردووشیان کەسی ژیرن هەردووشیان لەسەر بنەمایەک خێزانیان پێگەێناوە کە یەکتری بەختەوەرکەن کە لە یەکتری تێ ئەگەن جا ئەگەر لەسەر بوو جەڕێنەکەون لەسەر شتەکانی تر چۆن ڕێەکەەوە دابشکردنی ئەو داهاتی لە بەردەستیانە هەیە پێویستی بەوە هەیە بەیەکۆ دابنیشن بەیەکۆ گفتوگۆ بکەن داواکاری مناڵەکانیان مناقەشە بکەن مناڵەکە ئاگای لێە دایک و باوکیان خەریکە جێگەی داواکاریەکە یەکەنەوە مناڵەکە تێگا ئەو داواکاری کە هەی بووە ئایپادێکە جلوبەرجێکە حەزێکە گەشتێکە چوونە دەرەوەیەکە خەرجی ئەمە چۆن دابین کراوە ئەو کاتە مناڵەکە لە ڕووی پەروەردەییەوە تۆ ڕاتهێنا ئەویش کەسێکی ژیر و شیار بێ لە داهاتوە هەمیش قەدری ئەو شتازانێکە بۆی کڕاوە نازانێت مناڵ هەر لە مناڵیەوە باوکی بە سۆپرمانە زانێت لە هەموو باوکەکان باشتر لە لای مناڵ دایکی بە شێرەژ نەزانێت هیچ دایکی وەکو دایکی ئەو نییە ئەمە وزە نەزەری مناڵ وازانێت دایک و باوک ئەتوانێت هەموو شتێکی بۆ بکە کە بۆی ناکە بە ئەنقەستە بۆی ناکە یان خۆشی ناوێ بۆی ناکە دایک و باوکی چەچنە ژێرم کاریگەریەوە بەداخەوە ژمارێک لە دایک و باوکان بۆ ڕاگررتنی دڵی مناڵەکانیان بۆ سەلمانی خۆشەویستیەک ئەکەونەوە هەڵەیەوە بەس کە تۆ مناڵەکە و بەشداری پێکرد لە بودجەکەیە ئەمەی تۆ سەرەی مانگەکەی ترەوە ئەمەی ئەم برای ترت ئەمەی ئەم خوشکەی ترت ئەم گەشتیان ئەم سەیرە ئەم چوونە دەرەوەیان ئەم مناڵەکەش تێگا کەی سەریت قەدری ئەو شتەژە زانێت کە بۆی کڕاوە بۆیە بەڕاستی گفتوگۆی ژیرانە پلانداڕشتن نەخشەدانان بۆ خەرجەکانی ماڵ یەکێکە لە کارە هەرنگرێنەکان کە ئاسوودەی دەرونی بۆ ژنەکەش بۆ پیاوەکەش بۆ مناڵەکانی ژێنێتە بەردەم بێزگەلەوە گومان بە یەکتری بردن نەڕێوێنێتەوە ژن و پیا ئیترە زانن حقیقەتەکان ڕاستیەکان لە چێ هیچ شتێک نەشاراوەتەوە شەفافیت لەوێایە ئەنج دوای ئەمە کە ئەم ئارامیە دەرونیە بەرهەم هات ئەگەر ئێمە لە هەنێ خۆشی ژیانیش لە هەنێ گەشت و گوزاریش لە هەنێ چاولێکەری دراوسەکانمان لە هەنێ چاولێکەری خوشک و براکانیشمان تۆزە مەحروم بین دواش کەوتوێتین دڵمان لە خۆمان نامێنێ هەر بەختەوەرین لەبەرەوەی تەبایی ئابووریمان هەیە تەبایی ئابووریمان هەیە ڕاستە مامەساوترێت ینی ئێمە خۆمان لە ناو کۆمەڵگەیاژین بەشێک لە خێزانەکان ئەوانەی هەردوو شەریکەکە کە دوو هاوسەرن بەیەکەوە ژین خانەوادیان پێکێناوە موچەیان هەیە ئەم دوو موچە خۆرە بەڵام دێن بودجەکەی خۆیان جیا کردوێتەوە تا چەند ئەمە لە ڕووی ئابووریەوە بۆ نمونە ئەڵە پارەی خۆمە ئەبێ لای خۆم هەڵبگیرێ ئەگەر شتێک مەسروفێ کاتە پێش خۆم لەوە ئەیم و پیاوەکەش بە هەمان شێوە تا چەند ئەمە دروستە لە یاسای ئابووریە ئایا ئەم خێزانە توانین بڵین بەڕێکارێکی ئابووریە بودجە و مەسروف و خەرجیان ئابووریانە بێگەر دوو بودجەی جیاوازە ناو خانەوادەکە بێ وەڵا بێگومان بنچینەی دروستکردنی خێزان ڕێکەوتنە لە پاڵ ڕێکەوتنی شار ڕەنێ هەنێ جار مەحیبەت و خۆشەویستی و قەدرزانینی یەکتریە جیاکردنەوەی بودجە یعنی دوورکەوتنەوەی لەم مەحیبەتە دوورکەوتنەوەی لەم تێگەشتە لەم ڕێکەوتنە ڕەنگە ئەگەر لە کاتی داڕشتنی بودجەی ماڵەکەیە بڕێک وەکو پۆکێدمۆنی وەکو پارەی گیرفان هەر کەسیان دیاری کرد بێ ئەچیتە دەرەوە شتی لە ناکاوە کتوپڕێکەیەتە بەردەمت ئەمە ئەبێ لە ژیرفانی ژنیاخ و لە ژیرفانی پیاوە هەبێت یان ئەمە خەرجەکانی ڕۆژانی ئەمە ڕێکەوت بێت ئەمە بودجە جیاکردنەوە نییە ئەمە پۆکێدمە نییە بەڵام ئەمە لە کۆی بودجەیەکی خەمڵێنراو نەخشەی بۆ دانرێناوە بەڵام خۆ ئەگەر وەکو تۆ باسێکەی هەر کەسەیان سەر بخۆ من ئەمە داهاتی خۆمە و تۆ ئەوە داهاتی خۆتە ئەمە ماڵەکە بەرەو قەیرانی گەورە ئابات ئەی پاشەکەوتی خێزانەکە لەکوێیە ئەی ئەم خێزانە ئایندەی بەرەوچ ئەڕوا یەکێ لەو گرفتانی کە ئێستا لە کۆمەڵگەی ئێمە هەیە و خێزانەکان بەرەو لێکترازان و بەرەو ئەوە ئەڕوا کە قەیرانە داراییەکان بیان هاڕێت ئەم خۆجیاکردنەوەیە ئەم دابشکردنی بودجەیە ئەم دابشکردنی داراییەیە ئەم هیچ دەوڵەتێ لە دنیاە ناجیح نەبووە کە بودجەی هەرێمێک و بودجەی شوێنیشکە بودجەی شوێنیشکەی بەیەکەوە تەنسیقی نەبووە هەموو وڵاتێک کە سەرکەوتوو بووە لەبەرەوەی یەک بودجەی هەیە و خەمڵاندنی بۆ کراوە و لە سەری ڕێکەوتون و بە ملیۆنە خەڵک لە وڵاتێکە لە ڕێگەی نوێنەرەکانیانەوە گفتوگۆیان کردو ئەم ساڵ ئەم وڵاتەوە بەڕێوەچێت خێزانێکیش هەر چوو کراوی ئەم وڵاتەیە
ئەبێ ئەم گفتوگۆی لە نێوان دوو کەسا سەر نەگرێ ئەی لە نێوان ملیۆنان خەڵکی وڵاتێکە پلان و نەخشە و بودجە چۆن ڕێگەخرێت. یەکێ لەو بیرۆکانەی کە لە سەرەتای لێکگانەوە سەرمایه‌داریەکان بۆ جیهانەکرێ، ئادەم سمیت دەڵێ تاکەکانی کۆمەڵگە گەر ئازادیان بۆ بڕەخسێ ژیرانە بیرەکەنەوە، ژیرانە بڕیارەکانیانێن، ئەو داهاتانی لە بەردەستیانایە ئەزانن چۆن هەڵی سوڕێنن. بەڵام لە مێژووی سەرمایه‌داریە ئەم تاکانەی کۆمەڵگە دەرکەوت کە زۆربەی کارەکانیان ژیرانە نییە. خۆگەر ژیرانە هەڵی سوڕێنن کۆمەڵگە لە زۆر قەیران و لە زۆر گرفتی ئابووری و کۆمەڵایەتیە پارێزرێ. دەرکەوت کە هەم ئازادیەکە وەکو پێویست نەڕەخساوە، هەم ژیرانەکەش وەکو پێویست نەچۆتە سەر وشیاری تاکەکانی کۆمەڵگە بەو ڕادەیە نەبووە کە کۆمەڵگە لە قەیران و لە جێژاوە ئابووری گەورەکان پارێزێت. زۆر باشە. باسی خێزانمان کرد، لە چوارچەوەی خێزانە باسی نەوەکانی ئەو خێزانەمان کرد کە مناڵەکانی ئەم دایک و باوکەن. مامۆستا بەڕێی بەڕێستان وەکو پسپۆڕێکی ئابووری مناڵ لە چ تەمەنێکا پێویستە بەشداری بودجەی مانگانی خێزانەکە بکەیت و ئەو پلانی کە بۆ مانگە دادەنرێت. ئەمە داهاتەکەمانە کۆی گشتی داهاتی ئەم مانگەمان ئەمەنەیە کە بەدەستمانێناوە بزانرێت چەندێکە، دوجار بە پێی ئەو پلانە خەرجی ئەم مانگە داڕژێتەوە لە چه ئاسێکان مناڵ پێویستە بەشداری ئەم پلانی پێ بکرێت. لە هەموو تەمەنێکا ڕێگە پێدراوە یاخودە بێ مناڵەکە گەیشتە ئاستێکی بیرکردنەوەی خۆی بزانێ پارە چییە، خەرجی چییە، داهات چییە. وڵا بێگومان مناڵ ئاوێنەی ژیانی خێزانەکەیە. مناڵ لاپەڕێکی سپیە و لە ناو خێزانێکە وشە و ماناکانی تیا تۆمارەکرێت بەها و ڕەفتارە کۆمەڵایەتیەکانی تیان نووسرێتەوە. هەر مناڵێک بمانەوێت تەندروست بێت و لەگەڵ خێزانەکە ئینسیجامی هەبێ و لێک تێگەیشتنی هەبێت، چۆن زمان بە گڕووگاڵ دەست پێکا، چۆن فێربوونی وشە و ماناکان هەنگاو بە هەنگاو خۆی ڕاتە پێش. تۆ کاتێک ژنومێردێک وەکو دوو شەریک وەکو دوو کەسایەتی لە یەکتری نزیک و لە یەکتری تێگەشت و دانیشن پلان داڕێژن، مناڵەکە لەگەڵ ئەم حەدەسایە گەورە بێت لە یەکەم ڕۆژی مناڵێ و کە نەیزانیوە ئەم گفتوگۆیە چییە، کە نەیزانیوە ئەم نەخشە و پلانە چییە، وردە وردە کە وشیاری پێگات و کامەڵە بێت تێگا ئەمە چییە، بەو مانایی کە لە بەرچاوی مناڵەکە لە یەکەم دەخەی لە دایکبوونی و ئەم گفتوگویانە پێویستە هەبێ. پێویستە ئەم نەخشەداڕشتن و ئەم هێنانە پێشی کام خەرجی، کام پێداویستی، کام سەفەر، کام ناوماڵ، کام پێداویستی مناڵی یەکەم، مناڵی دووەم، کوڕە کچە، کامە لە پێشترە، کامیان پێویستە ئێمە جێبەجێکەن و کامیان بۆ مانگێکی تر و کامیان بۆ ساتێکی تر. ئەمە ئەگەر لە یەکەم ساتی مناڵیەوە چاو بەمە هەڵبێنێت بێگومان ئەچێتە ناخیەوە. تۆ مناڵێک پەروەردەکەی، مناڵێکی ژیر، مناڵێک یەکەم سەرچاوی خۆشببختی ژیان و خۆشیەکانی مرۆڤ سەرچاوەدارایەکەیەتی، داهاتەکەیەتی. ئەگەر مناڵ لەوە تێگەیشت ئەم داهاتە بە هیلاک و مانوبوون بەدەست هاتووە، ئەم داهاتە نابێ بە هەدەر بدرێت. ئەم داهاتە پێویستە هەر یەکەمان وەکو یەک مافی وەکو یەکمان هەبێت. یعنی تۆ لە مناڵیەوە فێری ئەەکەی کە مافی خۆی چەنە، مافی دایک و باوکۆی چەنە، مافی خوشک و براکانی چەنە، ئەم مافانە عەدالەت و یەکسانی تایە چۆنێتە دی. ئەم مناڵە کە چووە دەریشەوە ئەزانێ لەگەڵ خەڵکی تر چۆن تەعامل بکە. زائیدەنەوەی کە خێزانەکان بەڕاستی خاڵێک کە ئەمێ ئیشارەتی پێ بم، کاتێک گرفتێکی دارایی دروستە بێ و داهاتی ماڵەکە بەش ناکە، ئێمە باسی ئەومان کرد مەفروزە بەشێک لەم داهاتە چەند کەمیش بێ پاشەکەوتت هەبێ، نەک خۆت قەرزارباری کۆمەڵی قیست و کۆمەڵی کێشانگا و کۆمەڵی کۆمپانیا کردبێت. تۆ پێویستە پاشەکەوتت هەبێت. لە کاتێکە ئەزانی پاشەکەوتت بۆ ناکرێ، پێویستە ئەندامانی خێزان بیر لەوە بکەنەوە چۆن داهاتەکەیان زیاکەن بە دوای هەلی دووەم و هەلی تەواو یان کاری دوای نیوەڕوان یان کارێکی پیشەدەستی لە ماڵەکەیە لە خێزانەکە بە دوای ئەمانە شابگەڕێن بۆ زیادکردنی سەرچاوی داهاتی خێزانەکە. ئەمە ئەگەر داهاتەکە کەم بوو، بەڵام جاری واشەیە لە ناکاو داهاتێک ڕۆکاتە خێزانەکە ئەبێ بە ئاهەنگ، ئەبێ بە خۆشی هەرکە ساڵاسی ئەڵێ من ئەوم داوا کردەوە سەرەی من ها ئەو ئەم داهاتە ئیتر ئەم داهاتە
بە هەر هۆیەکەوە هاتوێتە ماڵەکە هەنێجار ڕەنگە بەشکردنی ماڵ و میراتیەک بێت بڕێک لە سەرۆت و سامان ڕوەکاتم خێزانە بچووکەی کە بەشێ بۆ لە خێزانێکی گەورەتر ئەمە چی لێ بکەین ئەبێ پێشەوەی ئەم داهاتە بگاتە ماڵەکەی تۆ نەخشە و پلانت هەبوو بێت چی لێکەیت نەک کە هاتە ماڵەکە بە لاوەعی یا بە ناحەشیمانە تۆ داهاتێک گێت و ئەڕوا و بە هەدەرە چێ و هیچ جێگەیەک ناگرێت ئەبێ خێزان خۆی ئامادە کرد بێ بۆ ئەو داهاتانی کە چاوەڕوانیەکە ئەو داهاتانش کە پێویستی پێیەتی ئەبێ هەوڵی بۆ بە ئەبێ لە پێناویە مانوو ببێ ئەرێک دابشکا لە نێوان خێزانەکانە هیچ کەم و کوڕی نییە ئەگەر خێزانێک پیاوەکە لە دەرەوە کارەکە ژنەکە لە ماڵەوەیە و نەچۆتە هیچ وەزیفەیەک و هیچ کارێکەوە بوارێکی کارکردن لە ناو ماڵەکەیە بەخۆی بۆزێتەوە یان بچێتە دەرەوە بەدوای هێلی کارێکی سادە و ساکارە بگەڕێ کارکردن سەرچاوی داهات بۆ ماڵ ئەو پەڕی سەربەرزی و ئەو پەڕی خۆشگوزەرانی بۆ مناڵ بۆ هەردوو شەریک بۆ ئەمانە دابینەکە نەک من بچم بە ڕێگەی نامەشروع یان بە ڕێگەیەکی پەلەپەل و پەلە پرۆسکی و مجازفە و ئەمانە بە دوای داهاتا بگەڕم بە دوای ئەو هەلیکارانەی کە لەگەڵ توانەکانی خۆ تاگونجێ ڕاست زۆر باشە ماوەسا ئەحمەد زۆر کات ئێمە خەرجی وەرزیشمان بۆ دروستە بێ ینی خێزانەکان بۆ منە ئێمەی کورد لە وەرزی بەهاردا خەرجیمان زۆرترە بێ بۆ بە حکومیوی چوونە دەرەوەمان زیاترە بێ و میوانداری زۆرترە بێ و گەشتکردن و سەفەرکردن زۆرترە بێ تا چەند ئەمە پێویستە پێشوەختە پلانی خەرجیەکانت دانابێەوە بودجەیەکت بۆ تەرخان کردبێ یان پێویست بە بودجە دانانەکات بۆ ئەو وەرزی کە یەتە پێش بە تایبەت وەرزی بەهار وەڵا پرسیارەکەی تۆ بەڕاستی لە جێ خۆیەتی و زۆری جوانە شتی ئیزافەش هێنێتە سەر بابەتەکەمان مەرج نییە یعنی خەرجی وەرزی هەر گەشت و سەیران بێت خەرجی وەرزیەکان ڕەنگە جلی زستانە بێت ڕەنگە جلی هاوی نەبێت ڕەنگە سەمپڵێکم وتەوە بەڵێ ینی زۆر جوانە جلی وەرزی یاخود پێداویستی وەرزی یان کاتی کردنەوەی دەرگای قوتابخانە و خوێنرگەکان بۆ خوێنکاران بۆ ئەندامانی خێزانەکە خەرجشی سەرباریەتە ئاراوە ئەمانە هەموو پێویستی بە ئامادەکاری کەی مەڵی نەخشە و پلان نەخشە و پلان هەر ئەوە نییە تۆ ئەم مانگە چەند دەستکەوتووە کەی مەڵین بڕێک پاشەکەوت هەبێت ئەم بڕە پاشەکەوتە دایمە تۆی خستۆتە ئەمانەوە تۆی خستۆتە ئەوەی کە ئامادەی بۆ هەر لە ناکاوێک بۆ هەر شتێکی داهاتوو کاتێک تۆ لە زستانە داهاتێکت هەیە داهاتی نەوت و کارەبا و ئەوانەی تر زیاکات داهاتی خۆگەرمکردنەوە خۆ پاراستن زیاکات ڕەنگە ڕۆژەکانی زستان ڕۆژی کورتیش بێ ئەگەر تۆ کاسبێکی ناوبازار لە بەروی ڕۆژگار کورتە داهاتی زستانانیش کەمتر بێ لە داهاتی هاوینان و بەهاران ئەمەش پێویستی بەوە هەیە کە ئێمە مرۆڤی وشیارین یعنی کاتێک دەورانی ساڵ بەڕێەکەین ئەبێ بزانین چی یەتە بەردەممان نەخشە و پلاندانان بیرکردنەوەی دوورە بیرکردنەوەی دووربینانەیە بیرکردنەوەی هەموو پێشهاتەکانە کە یەتە پێشەوە پیاوی زیرەک ژنی زیرەک ئەوانن کە ڕۆژمێری ساڵێکیان بە تەواوەتی لە بەرچاو ڕوونە وەکو چۆن جووتیارێک خۆی ئاماداکە بۆ کشت و کاڵە وەرزی و بۆ کشت و کاڵی ساڵێکی چۆن ڕێکی خستووە ئەبێ داهاتی ساڵانەشمان بەپێی ئەو ڕۆژمێرە ساڵانەیە لە بەرچاو ڕوون بێ چی یەخەمانەگرێ و چی یەتە بەردەممان بەشێک لەو گۆڕانە لە ناکاوانەی ڕوئەیە ئێمە ئامادەکاریمان بۆ کردووە لە بەرەوەی ناکاویەکەی لە دەستدا ناکاو نییە خۆمان بۆ حازر کردووە لە نەخشەکەمانە جێگەی بۆتەوە یەکێ لەو شتانی کە لە وڵاتانی ڕۆژئاوا کاری لەسەرەکرێ لە کۆتایی هەر وەرزێکی ساڵە پێشانگاکان کۆمپانیەکان هەڕاجی شتەکانی وەرزی کۆتاییان وەکەن زۆر لە خێزانەکان کە داهاتیان دیاری کراوە یەن بۆ خۆ ئامادەکردن بۆ ساڵی ئایندە لە کۆتایی ئەو وەرزەیە کە نرخی شتومەکەکان هەرزانە بێت بەشێک لەو شتومەکانی کە تەسەورەکەن بۆ ساڵی داهات و زۆر پێویستیانە بەشێکی لەو کاتە هەرزانەیە کڕن لە سەرەتای وەرزی گرانی و وەرزی کەوتنە بازاڕی ئەو پێداویستیانەیە نایکڕن مەگەر زۆر ناچار و مەجبور ببن ئەمانە هەموو سەلیقە و هەموو ژیری مرۆڤەکان پیشانەیە کە چۆن ژیان و گوزەرانی خۆیان ئەگونجێنن لەگەڵ بازارڕێکە لەگەڵ ڕۆژگارێکە کە پێداویستی هەموو ڕۆژە زیاکە کە نرخەکان هەموو ڕۆژێک
یان لە شوێنی خۆیەتی و دانابەزێ یان بەرزە بێتەوە لەگەڵ داهاتێکی شاکەیان زێژیریان کەمە بێتەوە. ڕاست ئێمە لە سیاسەتی ئابوووریە شتێکمان هەیە پیان وتێ پێداویستیەکان پێداویستە بنەڕەتیەکانمان هەیە پێداویستە جوانکاریەکانمان هەیە کۆمەڵە پێداویستیمان هەیە هەر یەکە و ناوێکی هەڵگرتووە تا چەند ئەمەش جارێکی تر خۆی لە خۆیدا قسە و باسی جددی هەڵەگرێ زۆر خێزان هەیە پێداویستی جوانکاری بەلاوە گرنگترە لە پێداویستی بنەڕەتی زۆر کات پێداویستی کەمالیاتی بەلاوە گرنگترە لەوەی کە ئەڵێ لە خۆم یەگرمەوە بەس کەمالیاتی ماڵەکەم ئەوە بێت تا چەند ئەم هۆشیارەش گرنگە ینی ئەمەش بودجەی ئەوێت مەسەڵەن تا چەند پێویستە کەمالیات بودجەی بۆ تەرخان بکرێەوە و داهاتی بۆ تەرخان بکرێت لە بەرامبەر ئەوەیە ئایا ماگانە پێویستی بە تەرخانکردنی بودجەیەکەیە بۆ کەمالیات یاخود ئەمە بە وەرز و بە ساڵ پێویستەکە ئەم پێداویستیانە بودجەیان بۆ تەرخان بکرێت. جا ئێمە قسە و باسەکانمان لەسەر ئەوەیە کە مرۆڤەکان ژیرن مرۆڤەکان بەرژەوەندی خۆیان بە باشی ئەزانن ڕێزمان هەیە بۆ ئەو بۆ چوونانەی کە پێی وایە جوانکاری و شتە ڕووکەشەکان گرنگترە لە شتە بنەڕەتی و شتە بنچینەیەکان یاخود لە پێناوی جوانکاری و لە پێناوی لاساریکردنەوە و پێشبڕچەیەک لەگەڵ دراوسەیەک یان لەگەڵ ماڵە خوشکێک ماڵە چوزانم نزیکێکی خۆیانە منافەسەی جوانکاریان بەڵێ منافەسەی جوانکاریەکە ئەمە حەز و ئارەزوێکە لە ناخیا هیوادارین بتوانێت بەدی بێنێ بەڵام ئەبێ ئەوەی لە بیر بێت کە خۆی نەخاتە مەترسی قەرزارباری و مەترسی ئەوەی کە شتە بنەڕەتیەکانیش لە ڕۆژێکە یەخەی ئەگرێ لە کۆڵی نابێتەوە. ئێمە خاوەنی تەندروستێکی باشین خاوەنی هێز و توانایەکین ئەچین کارەکەین ئەبێ بیریۆمان هەبێت لە پڕ لە سەهۆڵێکە لە شوێنێکە هەڵە خلیسکەین قاچێکمانشکێ هەفتەیەک لە ماڵە بین مانگێک لە ماڵە بین ئەبێ بیریەوەمان هەبێت کەسێکمان نەخۆشەکەوێ بە هەر هۆکارێکەوە بێ پێویستی بە کۆمەڵی خەرجی زیایە هەیە سیارەکەمان عاتڵە بێ هیچ گوناحێکمان نەکردو لە قەراغی جادەکە خۆیان ماپیاشێشن هەنی ئەمانە ڕووداونێنە بەردەممان ئەبێ ئێمە ئامادەکاریمان هەبێ بەڵام یەشێ لەو مەترسیانەی کە ڕوبەڕووی خێزانەکانە بێت و قەرزارباریە جوانکاری بە حەدی خۆی بنەڕەتی بە حەدی خۆی جوانکاری تۆ مرتاحەکە بیکە بەڵام بیرت بێ قەرزاربار نەبی لەسەری بیرت بێ شتە بنەڕەتیەکان تۆ قوربانی بینەکەی خۆتەی بەڵامە بێ شەریکی ژیانتە لەبیر بێ بێ مناڵەکانە لەبیر بێ ڕەنگ ئەوان وابیر نەکەنەوە ئەگەر ژنیت ئەگەر پیاویت خێزانەکەت لەبیر بێت ئەتەوێت سیارەکە و مۆدلی جوان بێ و مجازفە بە داهاتی خێزانەکەەوە مەکە بۆ ئەوەی کە تۆ سواری سیارێکی جوانە بیت و ئەمە چییە وەڵا لە ناو گەڕک و لە ناو کۆمەڵی خزم و ئەمانەیە تۆژ ئیترە بێ سیارێکی و سیارە هۆی گەیاندنە یەکێ لەو ئەگەر ئێمە سەیری کۆمەلگە ڕۆژئاوی کۆمەڵگە عەقڵانیە ژیرەکان بکەین سیرەکەین بە بەردەوام سیاری بچووکتر ئینتاجەکەن بە بەردەوام سیاری اقتصادیتر ئابووریتر کەم مەسرەفتر بەرهەمێنن ئەمە بۆ چییە؟ داوای زۆریشی لەسرە ئەمە بۆ چییە؟ لەوێ خەڵکەکە بە پێی داهاتەکەی خۆی هەوڵەیە خەرجی ئۆتۆمبیلی کەم کاتەوە بیر لە جوانکاریەکەی ناکاتەوە بیر لەوا کاتەوە هۆی گەیاندنە لە زۆربەی کاتیشا ئۆتۆمبیلیش بەکار نایێنێ هۆی گەیاندنی گشتی بەکارێنێ پاسکیل بەکارێنێ هۆکارێک بەکارێنێ کە کەمترین تێچوونی هەبێ ئیتر بیر لەوە ناکاتەوە ئەمە لایانی جوانکاری چێت گرنگەوەی تەندروستە و ئەگەێنتە شوێنەکەی خۆی و کارەکەی ئەوی ئەنجام ماوە بەڵام ئەوەی کە بەڕاستی بەداخەوە لە کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکانە ئەمە هەر کوردستان نییە بە چواردەوری خۆمانە هەموو کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکان ئەو دەردەیان تیا هەیە کە گرنگی زۆر بەلایانی جوانکاری و ڕووکەش و لاساریکردنەوە و منافەسێن بۆیە کۆمپانیا گەورەکانی دنیاش دراسی ئەم لایەنە دەرونیەی تاچی ئێمەیان کردووە یەن بە شێوەیەکی وا ڕیکلامیان بۆکەن کە زۆر بە ئاسانی ڕایانە کێشن زۆر بە ئاسانی پارەی گیرفانیان بودجەی ماڵەکانیان هەموو لێسەنن هەموو لە دەست دەرێنن بە خۆشیان نەزانیەوە وازانن وەختی ئاوڕێنەوە یەک دنیا پێویستیان هەیە و ناشتوانن جێبەجێکەن یعنی یەکێ لەوانە بۆ نمونە ئێمە خێزانی وا هەیە داهاتەکەی وەکو جەنابەت فەرموود ملیۆنێکە و کرێخان و کۆمەڵێ خەرجی زەروری هەیە لە زستان لە هاوین ئەمانە ئەبێ دەفەکە بەشێکی کەمی لێمێنێتەوە بۆ پێداویستەکانی ژیانی ڕۆژانە و بۆ ئەوانەی کە ئێمەش خێزانێکی بەختەوەربین هاندێکی پێە
آخر مۆدێلە کە قسەی لەگەڵاکەی وحدەیتیان نیە پارەی وحدەکەی پێ پیرۆزی بێ پێمان خۆشە خەڵک شتی جوانی هەبێ بەڵام لە کوردەواریە قسێکمان هێڵە پێ بە قەبەڕەکەی خۆ ڕاکێشان پێڕاکێشان بە قەبەڕەکەی خۆ لە مەترسی قەرزاری و لە مەترسی ینی خۆ خەڵک گەزانێت تۆ تواناکەوت چەنە خۆ نواندن لە دەرەوەی ئەم توانایە پێی گەورە نابی ینی براکەت دراوسێکەت خزمەکەت هەموو کەسێک دەتوانێت باوکتدا ئەزانێت توانای تۆ چەنە کە خۆ دوا پیشانەی لەم توانایە زۆرترت هەیە بڕۆ پێ ناکە تۆ کەسە نەخەڵەتان و خۆت نەبێ لەبەرەوە پێویستە ئێمە وشیارانەتر ئێمە ژیرانەتر ئێمە دووربینانەتر مامەڵە بە داهات و سامانەکانمانەوە بکەین کۆمپانیا گەورەکانی دنیا ئەم هەموو ئەنتەرنێت و ئەم هەموو وەسائلی سەرنج ڕاکێشانە بۆ تۆکە 2-3 سەعات خەریکی هەندێکە بێ یاری پێەکەی یان چاتی پێەکەی یان قسە و باسی پێپرسی ئەوە کاتی تۆیە کات لە دنیا یعنی ئاڵتون یعنی زێر یعنی سەروەت و سامان یعنی داهات کات یعنی کارکردن ئامار لە ژاتی ئەوەی ئەو 2-3 سەعاتە خەریکی هەندێک یان یاریەک یان قسە و باسێک یان پێکەنینێک بیت ئەگەر کاریشی پیشەدەسی و کردایە ڕەنگە داهاتێکی تر بۆ خێزانەکە و پێیا بکردایە زۆر ڕاست ئەمانەیە حەزەکەین خێزانی کوردی بە ورتر بیری لێ بکاتەوە زۆر باشە ماوەستا ئێمە باسمان لە گرنگی پلان بۆ ئەو داهاتە کرد کە بەدەستێنین چۆن پلانمان هەبێ بۆ خەرشکردنی لەو بڕی کە باست کرد کە ئەبێ بێکومان بۆ بەشێک لەو داهاتە ئەگەر کەم بێ ئەگەر زۆر بێت پاشەکەوتی بکەین تا چەند پلانیش بۆ پاشەکەوتەکە مهمە تا کوێ پاشەکەوت بکەین ئەم پاشەکەوتە بۆچی ئەبێ پاشەکەوتی بکەین یعنی ئمە پرسیارە لە پای چیە پاشەکەوتی بکەین و ئەبێ ئاسوویەکی شەبێ بۆی پاشەکەوت بکەین حەزەکەم ئەوەش قسەیەکی لەبارە دەست خۆش بێ پرسیارێکی ئابوووریانە پرسیارێکی دووربینانە بینەرانی خۆشەویستیش لەم پرسیاری تۆ زۆر سوود ئەبینن بەڕاستی بەوەی کە ئێمە ڕاهەندەکانی پاشەکەوتکردن ڕوونکەینەوە قسەیە نەبێ فڕێین و بڕۆین پاشەکەوتکردن کۆمەڵی ئامانجی لە پشتە یەکیشان وەکو باسمان کرد قەیرانەکان ژیانی ئاسایی ژیانی کۆمەڵایەتی ژیانی ئابووری دەوران دەورانە ڕاست یعنی ئێمە بەشە لە پاشەکەوتەکانمان ئەڵێ پارەی سپی بۆ ڕۆژی ڕەش بەشە لە پاشەکەوتەکانمان بۆ ئەوەیە بۆ ڕۆژی ڕەش شتێکمان وەلا نابێت بەشێ لە پاشەکەوتەکانمان تەمەنی مرۆڤ چێتە سەر و لەگەڵ گەنجی سەرۆت و سامانێکە هەتا سەر لە لای تۆ نامێنێت لەگەڵ پێشکەوتنی تەمەنە لەگەڵ چوونە ناوەی تەمەنە تۆ پێویستت بە کۆمەڵی خەرجی زیاترە بێت بۆ تەندروستی بۆ پێداویستی توانای ئەوەت نامێنێ وەکو گەنجێتێکەش هەڵپە بکەیت و ڕابکەیت و کار بکەیت و توانای کارکردنی شەکەمە بێتەوە ئەمە بەشە لە پاشەکەوتەکە بۆ ئەم ڕەهەندە ئەبێت تەرخان کرێ بەڕاستی بەشێکیکە لە پاشەکەوت لە ئابووریە بۆ ئەوەیە کە تۆ ئابووری خێزانەکەتی پێ چاپ بکەیت ئەو پاشەکەوتە ئەیکەی ئەتوانی لە دەورانێک لە دەورانەکانی ژیانی خێزانی خۆتا بیخیتە بواری کارکردنەوە بیخیتە بواری وەبەرهێنانەوە بەڵام وەکو ئەوە ناکە ئێستا ئێمە نەوەیەک لە دایک و باوک پێگەشتون ڕەنگە ئەو فلیمە میسری و ئەو حەڵقە میسریانیان کەمتر بینی بێکە لە هەشتاکان و هەفتاکانە باسی ئەم کۆمپانیا فێک و کۆمپانیا فێڵ و کۆمپانیا دەستبڕینانیانەکە کە کابراایگێت بە ناوی کۆمپانیاوە کۆمەڵی پارێکەوە کاتەوە بە ناوی قازانجۆ و ئەم سەرۆت و سامانە لەپڕ دیارنامێنێ نەبینەوە بەڵام عملی بە کردداری لە وڵاتی خۆشمانە ئەمەر ڕوویە هاتە چەندین کەس ئەوەی پێڵێن بازاری دۆلار ئەوەی پێڵێن بازاری کارکردن چەندین کەس بە ناوی کار و کاسبیەوە پاشەکەوت و پاری کۆمەڵە خێزانی کۆکردەوە و بە ناوی دەستکەوت و قازانجی گەورەوە یعنی ئێمە بەوە نەخەڵەتین کە ئەم داهات و ئەم پاشەکەوتی لە داهاتەکە کردومانە هەڵخەلیسکەین بۆ ئەو شوێنەی کە قازانجی زۆری لێ بەدەستبێنین ئەبێ بە دوای هەلێکی قازانجا بگەڕین هەلێکی خستنە بواری وەبەرهێنانە بگەڕین کە حەقیقیە کە ڕاستەقینەیە ئەو هەلانەش داهاتیان زۆر نییە خەیاڵی نیە وەکو ئەوەی کە وڵات و ئەوەنم بەرێ من مانگی ئەوە نەدێمەوە و بینیمان کابرا لە ماوەی دوسێ مانگە کۆمەڵی خەڵکی کۆکردەوە و دیار نەما ئەمە هەلی وەبەرهێنان و خستنەگەڕی پاشەکەوتەکە و نییە ئەبێ ئەو پاشەکەوتی هەتە ئەویش بە ژیرانە بە عاقلانە
لەگەڵ دوو شەریکە لەگەڵ سێ شەریکە لەگەڵ شوێنێکی باشترە لەگەڵ کۆمپانیایەکە سەهمی پێکڕی یان شوێنێک کە پرسوڕای تەواوت کردووە کە لەگەڵ خەڵکی پسپۆڕە گەشتتە ئەو ڕاستی کە ئەم شوێنە بە کەڵکی ئەوەیە پاشەکەوتەکەتی لێ بخەیتە کار ئەتوانی ببێ بە سەرچاوەیەکی زیاتری داهات بۆ خێزانەکە هەنێ لە پاشەکەوتەکان خێزانەکان جاری وا هەیە تەکسێکی پێکڕن جاری وایە پاسێکی پێکڕن جاری وا هەیە دوکانێکی پێدانێن پرۆژەیەکی پێ دروستەکەن ئەمانە بێ بە سەرچاوی دووەمی داهاتەکە ئەبێ بە زیادکردنی داهاتی خێزانەکە بەم شێوەیە تۆ توانی بەشە لەو پاشەکەوتە بۆ زیادکردنی داهات دابنی بەڵام ئیتر وەکو وتمان بیرمان نەچێ مرۆڤ هەموو کاتێک گەنج نییە مرۆڤ هەموو کاتێ هێز و توانای کارکردنی نییە نەخۆشی شتی ڕووداوی لە ناکاو قەیرانی ئابووری وشکە ساڵی تەڕە ساڵی جاران وشکە ساڵی گرفتی گەورە بوو گرانی هێنا لە وڵاتە ئێستا خەریکە باران و تەڕە ساڵی گرفتی گەورە دروستەکە شاری گەورە لە ڕۆژهەڵا دەبێت بەژێر ئاوەوە لە وڵاتی خۆمان خەریکە ئیتر باران ئەبێ بە سەرچاوی ئەوەی کە گەرم و جۆ یاخود کشت و کاڵ یا دار و درەخت بەرەو خراببوون بڕە ئەی باشە و کاتە چی بکەین ئەگەر پاشەکەوتێکمان نەبێت ڕاست زۆر ڕاست زۆر باشە دەشوترێت ماوەسا حەزەکەم قسە لەسەر فۆرمی ژیانی ناوچەکانیش بکەین وەکو خێزان ینی من بەر ساعتێک بەر لە بەرنمەکە کۆمەڵە شتم ینی خوێندنەوە بۆ کرد یەک لەوانە بۆ نمونە ئەوەی پێوترێت ناوچەی سلێمانی و ناوچەی هەولێر و ئەوانە ینی فۆرمی ژیانی ناوچەی سلێمانی زۆرتر کەمتر ینی حەزیان بەوەیە پارە هەڵگرن پارە هەڵگرن و بیکەنە پرۆژۆ پاشەکەوتەکەن بەڵامە زۆرتری خەنە ناو کەمالیاتەوە مەسەڵەن پارێک کۆکەنەوە نزیک بە $1000 یاخود $10,000 دوایی چێ مۆدلی سارەکەی پێگۆڕێ ئەی کاتە شتی نایکاتە شتیوە بەرێنە بەڵام لە هەولێر ئەگە ملیۆنێک ئەگەر $1000 کۆکاتەوە ئیدا بە جیازێکی گەرمەشامی تەقاندن بەرهەمی ئیسیسماری پێبەرەمێنێ تا چەند ینی ئەمانەش خۆی لەناو کۆمەڵگەشتدا پێویستە بەپێی ئەو ناوچانەش حکومەت پلانی بۆ شوێنانە هەبێکە شێوازی فۆرمی ژیانیان ببێ بە فۆرمێکی ئیسیسماری بەڕاستی یەکێ لەو پرۆژانی کە زانکۆی سلێمانی کۆلێژەکانی کاژێڕی و ئابووری ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانیش کۆمەڵی دام و دەستگای هەیە بۆ هاندانی پرۆژەی بچووک هاندانی پرۆژەی بچووک بەشێکە لەم فێرکردنی خەڵکە بەشێکە لەوەی کە هاندانی خەڵک بەشێکە لەوەی کە پاشەکەوتەکانی خەڵک لە بواری کەمالیاتەوە بگوازرێتەوە بۆ بواری وەبەرهێنان و گۆڕانکاری لە ئاستی گوزەران و ئەوەی کە کەرتی تایبەت و تاکەکە پرۆژە تاکە کەسەکان سەرپەی خۆی کەوێت ئەوەنە پشت بە کەرتی حکومی و کەرتی گشتی و ئەوەنە چاوەڕوانی موچە و سەرچاوە داراییەکان نەبین کە ڕۆژەکەی و ڕۆژێکنی و پەیوەستە بە بودجەی دەوڵەتەوە کە بودجەی دەوڵەتی ژاریش کە پەیوەستە بە نرخی نەوت و کۆمەڵی گۆڕانکاری سیاسی و حیزبەکان ڕێکەوتن ڕێنەکەوتن عێراق بەشەکرێیان ئاوارەی سووریە دیان خۆمانە بین بە ئاوارە ئەمانە هەموو ڕوو گرفتی ناوچەکەن بەڵام ئەوەی کە نەمەتی ژیانی خێزانەکانە لە شارێکە ڕووکردنە وەبەرهێنان و پرۆژەی تاکە کەسی و ڕووکردنە ئەوەی کە پاشەکەوتەکان بەرەو ئەوە ئاڕاستە بکرێت داهات بۆ خێزانەکان بۆ تاکە کەسەکان دروستکات بەڕاستی ئەمە ئاڕاستێکی تەندروستە پێویستە لە کۆمەڵگەی خۆمانە ئیتر شار و ناوچە و ئەمانە لێک ژیان نەکەینەوە ڕاگەیاندن ئێوە کاری خۆتان بکەن جێگەی دەستخۆشیە زانکۆ و دەستگاکانی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان کۆمەڵێ بانکی با بڵین ئەوانەی کە لە پێدانی قەرزەکانە مەرجی سووچیان هەیە بانکی ئیسلامیان بانکی خێرخوازین ئەمانە دەستگیرۆی خەڵک بەڵام ئیتر ئەمەش ماوەتەوە سەر وشیاری خەڵک ینی تاکەکانی کۆمەلگە ئەگەر خۆیان سەلیقەیەشان نەبێت خۆ ئێمە ناتوانین یەکەیەکە لە دەرگای هەموو ماڵێک بین و وەرە کاکە ئەمە هەلێکی کارکردنەوە بۆ تۆ باشە و ئەبێک تاکەکانیش متابعی کەناڵێکی وەکو بەڕێستان و وەکو بەرنمەیەکی ئاوا ئاگایان لەوە بێ کە چی ڕوئەیە لە زانکۆکە ئاگای لەوە بێ کە لە بازاڕی کارکردنا چی هەیە نابێت تاچێک بێ بە دوای وەکو جەنابەت فەرموود کەمالیات و خۆدەرخستن و شتە ڕووکەشەکان کەوت بێ کە ئەنجامی نییە کە کۆتایی نییە کە هەرگیز زاوەرگیز پێی ناگەیت
نمونە زۆرە لە سەرەوانە بەڵام حەزەکەین قسە و باسەکان ڕاستە بەسووتر بێ بۆ وەکو کۆتا پرسیارم ماوەی بەرنامەکەم بەرەو کۆتایی ڕات ماوەس ئەحمەد حەزەکەم وەکو کۆتا پرسیار ئەو بۆ تۆ جێبێڵم ئەبێ خێزانی کورد لە چوارچێوەی پێکهاتەی کۆمەڵگەیەکی وەکو ئێستای کوردەواردیا کە زۆرتر لە خوارچینی دەوڵەمەنیای چینی وەسەڵ یا خوار چینی وەسەڵین ئەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو داهاتە کەمەیە بکەین بۆی خۆش بژین ئایا هەموو خۆشگوزەرانیەک بە پارەیەکی زۆرەوەیە یاخود لە یاسای ئابووریە پارەی زۆر خۆشگوزەرانی نایەنێت بەڵکو ئەو پلان و تەختیتی بەڕێوەبردنی پارەکەی خۆشگوزەرانیێنێ وڵا بە دڵنیاییەوە خوای گەورە تەندروستی و عەقڵ و هەموو شتێکی پێبەخشیوی دووەکو مرۆڤێکی کامڵ جوانترین بوونەوەری سەرزەوی دەبێ ئەم جوانی و ئەم بەهرەیە تۆ بەکاربێنی بۆ کاری خێر و چاکە تۆ ئەم ئەرشی سەرشانتە وەکو تاچێک هەتا ماوی ئەمر بالمەعروف و نەهی عن المونکەر بێ جاکە ئەمە جێبەجێ نەکەیت ئەمر بالمەعروفەکە هەر ئەوەیە کە ئێمە هەوڵ بین داهاتەکانمان ئەگەر کەمە زیاییکەین بە دوای سەرچاوی داهاتا بگەڕین وڵاتەکەمان پڕە لە کێشە و گرفت ئەم کێشە و گرفتانە لە ئابووریا پێوترێ سەرچاوی دروستکردنی چارەسەر چارەسەرەکان داهاتە بۆ من لە لای تۆش پێداویستی پڕ بێتەوە من کە پێداویستەکەی تۆم پڕ کردەوە داهاتم دەسەکەوێت جا ئەمە بیرکردنەوەیەوێت چۆن ئەم کێشە و گرفتانەی لە کۆمەڵگەیە ئایبینین ئێمە پرۆژەی خزمەتگوزاری بۆ دروستکەین پرۆژەی بەرەمێنانی بۆ دروستکەین ئێمە بەشێک لە خێزانەکان وەکو جەنابەت فەرمووت کەم دەرامەتن یاخود پاشخانێکی کشتتوکاڵی و لادێنشین و ئەمانەیان هەیە باشە گرنگترین سەرچاوی داهاتیان هەبووە لەو جێگایانە ئەکرێ بەمەیە بچنەوە چۆن وای لێ ئەەکەن ئەم سەرچاوی داهاتە خۆشگوزەرانی بۆ ئەمان یەکێ لە حکمەتەکانی کارکردن چێژ وەرگرتنە لە کارکردن چێژی تایە تۆ شتێک بەرهەمێنی شتێ دروستەکەی تامان و نەبیت تا هیلاکی نەچ عارق نەڕێژیت تامی حەسانەوە و پشودانیش ناکەیت تامان و نەبیت تەندروستی و جەستەی تۆ ناچێتە ئەو بوارەوە کە تام لە خۆشەکانی ژیان وەربگرێت هێژ لە خۆشەکانی ژیان وەربگرێت ئەو خێزانانەی کە داهاتیان کەمە بە نەخشە و پلان بە داڕشتنی ئەوەی کە تەفاهم تێگەیشتن ڕێکەوتنی هەردوو تەرەفی خێزان مناڵەکان بەشداری هەمان ئەمە تێگەیشتنێ گەێنێت ئەگەر ئەمانەوێت داهاتی خێزانەکە زیاکەین هەمومان شەریکە بین هەمومان کاری تیاکەین پیشەی دەسیە دۆزینەوە هەلی کارکردن لە دەرەوە دۆزینەوە ڕێگە زۆرە بۆ کارکردن ناکری ئێمە لێرە لیستیکەین و بیبژێنین و بڵین ئەم هەلانە نە ئەبێت تۆ زیرەکبی ئەو هەلە دۆزیتەوە کە لەگەڵ تۆ و خێزانەکە تا گونجێت خوای گەورەش لە قسەکانی پێشومانە دەرباری پاشەکەوت بە پێی شەرع هەموو پاشەکەوتێک زەکاتی چێتە سەر ئەم زەکاتی بۆ چێتە سەر بۆی تۆ مەزبوری داینەنی بخیتە ئیشەوە جوانە کەواتە پاشەکەوت بۆ ئەوەیە بخرێتە بواری کارکردنەوە نەک سیسمارکرێ نەک گەنجینەکردن و خەزنکردن و لە شوێنێکا دایبنی کەس دەستی پێی نەگاتەوە نا ئەم پارەیە مەڵکی گشتیە ئێستا لە لای تۆیە بەڵام ئەبێ لە لای تۆ بە شێوەیەکی وا بەکاری بێنی کە خزمەتی خۆشت و کۆمەڵگەش بکات ئەو کار و پرۆژەی تۆ پێشکەشەکەی داهاتی بۆ دروستەکە داهاتی بۆ تۆ دروست کردەوە بەس تۆ خزمەت گوزاریت پێشکەش کردەوە تۆ کۆمەڵگەت خۆش کردووە تۆ ئاوادانیت خستوەتەوە بۆیە بە ڕاستی نەخشە و پلاندانان بۆ هەموو داهاتە کەم و زۆرەکان بەختەوەری دەرونی ئاسوودەیی دەرونی ئاسوودەیی خێزانی ئاسوودەیی ئەمن و ئاسایشی کۆمەڵایەتی تەنانەت خێزانەکان لە ناو یەکە کاتێک ئەم بیرکردنەوە ئەم نەخشە و پلانەدانێن ئەبنە هاوکاری یەکتریش هەنێک کات بەهانای یەکەوە چەند پرۆژەیەشی هەیە کورتی هێناوە ئەزانێ پرۆژەکەی لە ئەنجامی لێکدانەوەیشی ژیرانە و لە ئەنجامی ئەوەیە کە کارێکی باش پێشکە شەریکی تازەوە پێیابێ خەڵکی تازە ئەناسیت ئەمانە ئاسوودەی دەرونی لێ نەکەوێتەوە چی لەکەوێتەوە زۆر ڕاست حەزمە کرد زۆرتر قسە لە بارەی خودی ئەم داهات و خەرجیانی ناو خێزان بکەین بەڵام هەرەوە نە کاتی بەرنامەکەمەوە ئەگەر شتێکت ما بێ ماوەستا پێشکەشی بینەرەکانمانی بکەی چۆن خێزانێکی بەختەوە لە چوارچەوەی ئابووریەکی ئەو ئابووری و سەرمایی کە مانگانە یاخود وەرزانە یاخود ساڵانە بەدەستیێنن
ژیانێکی کامەرانی پێ بەسەر بەرن. وەڵاهی کۆمەڵی ئامۆژگاری هەیە کە پسپۆڕان بۆ خێزانەکان پوختیان کردو کۆیان کردوتەوە یعنی ناڵم ئەم ئامۆژگاریانە هی منە ئەم ڕێنمایانە بەڵام لە ئەنجامی تەجروبە و لە ئەنجامی بەسەرهات و لە ئەنجامی ئەزمموی دەیان خێزان و توێژینەوەکردە ئەم کۆمەڵە بیرۆکەیە پوختە بۆ حەزەکەم بۆ بیرانی ڕوونکەمەوە. یەکەم بنچینەی دروستکردنی خێزان سەرەتای هاوسەرگیری هێشتا کوڕ و کچ لە ماڵی باوکیانان بیر لەواکەنەوە خێزانی دروستکەن. لە سەرەتای ئەم بیرکردنەوە پێویستە بیر لەوە بکەنەوە داهاتیان چەنە نەخشە و پلانی ژیانیان چۆنە بێت چی چاوەڕێیانەکات. ئەوەی کە لە وڵاتی ئێمە گوزەرا لە چەند ساڵی ڕابردووە ئێمە زەختمان لە حکومت کرد سلفە پێشینەی هاوسەرگیری با بە خەڵک 5 ملیۆنیا بە خەڵک تۆ هەر خێزانەکە و دروست کردو 5 ملیۆن قەرزاری ڕاست. دوای ئەوە لە کۆمپانیەکانی تریش ناوماڵت هێناوە و سلفە و قەرز و نازانم قیست و باشم خێزانە لە ئەمانە نییە بۆیە تۆ کە خێزان دروستەکەی کوڕی دیان کچیت نابێ پەلەی ئەوەت هەبێ بەس خێزان دروستکەی هەبێ بزانی ئەم خێزانە چۆن دروستەکەی خۆت نەخیتە ناو ژێژاوی قەرزاریەوە ئەمەیەشە لە وردەکاریەکانە کە ئەبێ سەرەتایی دروستکردنی خێزان بیر لەوە بکرێتەوە داهاتی ئەم خێزانە چۆنە و ئایندەی ئەم خێزانە بەچی بەڕێوەچێت جوان. خاڵی دووەمیان ئەوەیە کە ئەبێ هەموو خێزانێک بەڕاستی بە لیستێک ڕیزبەندی هەموو پێداویستیەکانی بکات ماڭانە و وەرزانە و ساڵانە وەکو وتمان هەموو مرۆڤێکی ژیر ڕۆژمێر ساڵنامە ئەزانێ لە ساڵێکا چەند وەرز و چەند پێداویستی و گۆڕانی ساڵەکان چەنە ئەبێ ئەمەیان ڕیز کردبێ و بە تێگەیشتن لەگەڵ یەکتری بە ڕێکەوتن لەگەڵ یەکتری ئەندامانی خێزان ئەم لیستە ڕێخەن و پارەی بۆ تەرخانکەن و تاقیقیکەن هەر مانگە و چیەتە پێشێ و سەریچێ و پێداویستی چێ پڕەبێتەوە و هیچێ لە پێشتیەوەیە و چێ ئەبێ لە چاوەڕوانیا بێ و چێ ئەمڕۆ ئەم مانگە بەختەوەرە ئارەزۆکانی هاتۆتە دی ئەمە ئەبێ ڕێکەوتنی لەسەر بکرێ بەڕاستی. ئەنج دوای ئەوە بیر لەوە بکرێتەوە تۆ خەرجیت هەیە پێداویستیت هەیە ئەم پێداویستیانە بەچی پڕەبێتەوە ئایا ئەمەی تۆ ئەتێ پڕیکەیتەوە و گرانە و قورسە و بەدەستەوە نایە بەدایلی نییە شوێنگرەوەی نییە تۆ هاتوچۆیەکی زۆرێتە بەردەمت بە تەکسی بیکەم یان بە پاس یان بە پاسکیل یان بە پێ ئەمانە بەدایلی یەکەن ماڵەکەمان ساردە بەچی گەرمیکەینەوە نەوت هەیە غاز هەیە کۆمەڵی وەسایلی تری کارەبا و ئەمانە هەیە جلو بەرجی زۆر لە بەرەکەین ژوورێ گەرمەکەین هەمووی گەرم ناکەین ئەمانە بەدائیلن بەڕاستی هەستەکەم هیچ کات زۆریان لێکارانم زۆرم لەکەن دەست خۆش ماوەسە ئەحمەد بەڕێز ئەحمەد مەحموود پسپۆڕی ئابووری لە مەڵقەی بەرنامە ژێرخان لەگەڵم بوون زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ئێوە بۆ کەناڵە جوانەکەی ئێوە بۆ هەموو بینەرانیش کە تا ئێستا لەگەڵمان جۆگر بوون و ماندوو بوون بە قسەکانمانەوە زۆردانی سوودێکمان پێگەیاند زۆر سپاس مەمنون بینەرانی عزیز و خۆشەویست سپاس بۆ ئێوەش تاوکو ئێستا بینەرمان بوون تاڵقەی ئایندەی بەرنامەی ژێرخان بەخوای گەورەتان ئەسپێرم.